ڕۆژانێک بوو هەنا سەمان لەناو یەکدا دەتوایەوە خۆشەویستی وەشق و وەفا وەک جادو دەکرایەوە چی خۆشەویستیت بوو لەناو ناخمدا ڕوا بوو ئێستا وەک خەونێکی تاڵ هەموو شتێک سڕایەوە چۆن توانیتە و هەموو سۆزە بدەیتە دەست بای فەنا کە عومری من لە پێناوی عەشقی تۆدا بڕایەوە وێرانت کرد گەشت ژیانم کە ڕۆژانێ هەی من بوو ئێستا وەک خەنجەرێکی تیژ لە جەستەی مندا ڕادەکەی بڕوا بکە بێ ئەم عەشقە ژیان مەرگێکی درێژە دڵنیام تۆ وەک شەیتان بە ئەنقەس تۆ من شێت دەکەی عشقی تۆ ژەهرێک بوو نۆشم کرد بە دەستی خۆ